بە وتەی بەشێک لە هاوڵاتیان حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەدانی نەک وڵات تەنانەت لە 4 پارێزگا شکستی هێناوە و ناتوانێت کێشە و قەیرانە ئابووری و خزمەتگوزاریەکان چارەسەر بکات. بۆ لادانی چاوی خەڵکیش لەسەر شکستە گەورەکە خیانەتەکان بە یەکتر دەفرۆشنەوە و سەرنجی خەڵک بۆ شەڕاجنێ و بەیاننامەی دژ بە یەک ڕادەچێشن. هاوڵاتیانیش دەڵێن گەورەترین خیانەت لە ئێستاە ئەوەیە موچە بە فەرمانبەران نادرێ. ڕاستی ئەوە ئێستا ئەگوزارێت لە هەرێمی کوردستان دیاریدەیەکی زۆر ناشیرنە. ئەبینین خەڵک لەو پەڕی معانات و لەو پەڕی ژیان ناخۆشی و ژیان سەختیدایە، بەڵام ئەو دوو حیزبە دە ساڵاتدارەش بەڕاستی لەوەی قەیرانەکان یان با بڵێن بێپارەیی و بێموچەیی لەبەر خەڵکی بنەوە قەیران لە دوای قەیرانە خوڵقێنن، ڕاستی یەکدی تۆمەتبارەکەن بە خیانەت و فلان حیزبە لەو ساڵی و خیانەتێکی دیە، بەڵام کەچی تەماشای مێژووی هەردوو حیزبەکەشەکەین بەڕاستی پڕاپڕەتی لە خیانەت بەرامبەر بە گەلی خۆیان بەرامبەر بەڕاستی بە نەتەوەی کورد. بێگومان خیانەتی ئێستا ئەکرێت لەو میلەتەی زۆر لە 16 ئۆکتۆبەر و فرۆشتنی کوردستان بەگشتی لە هەر لایەکی و مناوی هیچ حیزبەکی نادەن، ناڵێن فڵان خیانەتی کرد و فڵان کردی، چونکە هەموویان بەگشتی بەتایبەتی ئەو دوو حیزبانە یعنی پێکەوە شەراکەتیان هەبووە لە هەر نەهامەتیشی بەسەر ئەو کوردستانی داهاتیە. بەڵام خیانەتی ئێستا گەورەترە کە میلەت یعنی لەو پەڕی خراپیدا لەو پەڕی خراپی بارگوزەرانی ژیانی داژین منداڵەکانمان خەریکە بەرەو خوێندەواری و جەهالەت دەڕۆن، یعنی خەریکە ئەگەڕێنەوە زمانی حەجەری، ئێستا خەڵک بەرەو خوێندەواری ئەڕوا بەرەو نەزانی ئەڕوا بەرەو نەفامی ئەڕوا بەو نوعی بەتەمانە دەوڵەتی کوردی ڕابگەێنن. ئێستا کە بیر لەوەیە کەمەوە دەنگم داوە بە بەڵێ بۆ ڕیفراندۆم، یعنی تەماشای ئێستا ئاکەمنەوە بۆ تەمای ئەو نەوەی ئێستا بەتەمانە حکومەت و دەوڵەتداری بکەن کە سبەینێ نازانی قەڵەم بگری نازانی مەسینەکی لۆ خۆی دروستکات. تەواوی جومگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە ژێر کۆنتڕۆلی دوو حزبدایە. بەم حکومڕانیەشیانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ قەیران بە قەیران دەسپێرن و نەهامەتی بۆ خەڵکی کوردستان دروست دەکەن. ئەرچی حکوومەت و پەرلەمان ڕایکردنی کاروباری هاوڵاتیانە، نەک جێبەجێکردنی ئەجێندا و کاری حزبی. بوونی ئەم جۆرە حکومڕانیە دەبێ هەر هیچ نەبێتن ئەم سەرکردانە چاو لە وڵاتانی تر بکەن، بزانن چ جۆرە حکومڕانیەک باشترین حکومڕانی بۆی خۆیان لە شکستەکان ڕزگار بکەن. زۆر بەداخەوە کە 29 ساڵە نەیانتوانی خۆ لەم وەکو دەڵێ تێرمە ڕزگار بکەن، هەم لەسەر هەمان تێرم ڕۆیشتینە، هەر کەسەوی دێت لەسەر هەمان تێرم و یەکتر تەخوینکردن و یاخود بڵین تاوانبارکردنی کابینەکەی تر ئەمە شتێکی باش نییە، چونکە کابینەکان هەمووی تەواوکەری یەکترن، یان حزبێکیان دوو حزبیان سێ حزب پێچیان هیناوە، کەواتە مادام شتەکە لە ناو ناخی توە لە ناو دڵی توە لە ناو وەکو دەڵێ لە ناو جەرگەی تۆیە پێویست ناکە کەس تاوان بکرێت بابین قەیرانەکان چارەسەر بکەین. دەرئەنجامی دروستبوونی قەیرانی دارایی و هەژاربوونی خەڵک و لە دەستدانی نیوەی خاشی کوردستان ئەو سیاسەتە سەقەتەیە کە پارتی و یەکێتی بە درێژایی مێژووی حکومڕانیان لە کوردستان ئەنجامیان داوە و بەرژەوەندیە حزبیەکانیان لەسەروی هەموو شتێکەوە بووە و بەهایەکیان بۆ نیشتیمان و نەتەوە نەهێشتۆتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام